لتشكيل الحكومة وأمامكم شهر لتشكيل هذه الحكومة وعرضها على دوجار و دوای تەواوبوونی ماوەی یاسایی بۆ دیاریکردنی کاندیدێک بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق لایەنە شیعیەکان ناوێکی نامۆیان لە گۆڕەپانی سیاسی بۆ پۆستی سەرۆکوەزیران کاندید کرد. بەشێک لە خوێندنەوە سیاسیەکانیش پێیان وایە کاندیدی لایەنە شیعیەکان مانۆڕێکی سیاسیە و هیچ کاندیدێکی ڕاستەقینە ڕانەسپێردراوە. عەلی زەیدی وەک کاندیدی لایەنە شیعیەکان بۆ پۆستی سەرۆکوەزیران و پێگێنانی حکوومەت ڕاستپێردراوە. کاندیدکردنی زەیدی بە ڕێکەوتنی هەریەکە لە نووری مالیکی و محەممەد شیع سوودانی بووە، بەڵام هێشتا 5 لایەنی سیاسی نێو چوارچێوەی هەماهەنگی دژی کاندیدکردنی زەیدین و پێیان وایە کەسایەتێکی سیاسی بەهێز نییە کە بتوانێت لە ناو پەرلەماندا متمانەی پێ بدرێت، بەڵام هەریەکە لە مالیکی و سوودانی کە دوو جەمسەری گرنگی شیعەکانن پشتیوانی دەکەن. عەلی زەیدی لە ناو گۆڕەپانی سیاسی عێراقدا بوونی نەبووە و ناوێکی نامۆیە، بەڵام لە بواری بازرگانیدا خاوەنی چەندین دامەزراوەی دارایی و بانکیە و چەندین ڕێکەوتنی ئابووری لەگەڵ حکوومەتی عێراقدا هەیە، بەڵام چاودێرانی سیاسی پێیان وایە ناسنامە ئابووریەکەی هۆکار نییە بۆ کاندیدکردنی، بەڵکو وەک مانۆڕێکی سیاسی لەلایەن نووری مالیکی و سوودانیەوە بۆ وەرگرتنی کاتی زیاتر وەک کاندید ڕاگەێنراوە و لە پشتەوە سوورن لەسەرەوەی کە ناتوانێت حکوومەت پێک بێنێت یاخود گەر حکوومەتیشی پێگێنا سەرۆکوەزیرانێکی لاواز دەبێت و خۆیان دەوڵەتی قوڵی عێراق دەبن. چاودێرانی سیاسی دەڵێن جگە لە مالیکی و سوودانی کە کاندیدی بەهێز بوون بۆ پۆستی سەرۆکوەزیران چەندین ناوی دیکە هەبوون کە کەسایەتی سیاسی بەهێز بوون و وەک کاندیدی سازان ناویان دەهێنرا، بەڵام هیچ ئەگەرێک نەبووە بۆ کاندیدکردنی عەلی زەیدی لە کاتێکدا دوای تەواوبوونی ماوەی یاسایی وەک کاندید ناوی ڕاگەێنرا. ئەوەش چەندین خوێندنەوەی جیاواز دروست دەکات کە بریتین لەوەی زەیدی یان کاندیدی ڕاستەقینە نییە یاخود سەرۆکوەزیرانێکی لاوازە و دەوڵەتی قوڵی عێراق بڕیاردەری سەرەکیە. چاودێرانی سیاسی پێیان وایە پێدەچێت یەکێک لە هۆکارەکانی کاندیدکردنی عەلی زەیدی ئەوەیە کە کەسایەتێکی لاوازی سیاسیە و ئەگەر لە داهاتووشدا حکوومەتی پێگێنا نابێتە مەترسی بۆ سەر پێگەی سیاسی سەرکردەکانی ئێستای چوارچێوەیی هەماهەنگی کە بوونی ئەو مەترسیە هۆکاری سەرەکی بوو بۆ کێبڕکەی توندی مالیکی و سوودانی و ڕازی نەبوونیان بە یەکتر. لەگەڵەوەشدا خوێندنەوەی سیاسی ئەوەش هەیە کە چوارچێوەی هەماهەنگی وەک مانۆڕی سیاسی و بە هۆکاری وەرگرتنی کاتی زیاتر بۆ دیاریکردنی کاندیدی ڕاستەقینە عەلی زەیدیان کاندید کردووە، چونکە ئەگەری بەهێز ئەوەیە کە پێدەچێت بەهۆی ناکۆکی توندی نێو چوارچێوەی هەماهەنگی لەسەر کاندیدکردنی و نەبوونی هیچ ئەزموونێکی سیاسی ناتوانێت لە ناو کێشە و ناکۆکیە قوڵەکانی عێراقدا حکوومەت بەڕێوە ببات و ئیدارەی ئەو هەموو ناکۆکیە بدات. یاخود هەرچەندە تا ئێستا ئەمریکا بێدەنگە، بەڵام ئەگەری هەیە بەهۆی ڤیتۆی ئەمریکاوە لە کاندید بوون دوور بخرێتەوە، ئەوەش کاتی زیاتر بەلایەنە شیعیەکان دەدات.